پشتی ئۆپراسیۆنا ڕزگارکردنا مووسڵ و دەوروبەرە دەستپێکری و ئەو دەڤەر ژلایە پێشمەرگە و هێزن عێراقی بە هاتینە پاقشکردن خەڵکی وان دەڤەرە قەستا سنوورێن هەرێما کوردستانێکردن و دوێ راپۆرتێدا ئەف ئەوەرە بەحسێ زڵم و زۆرداریات تیرروستێن داعش دەکەن کو پەتەش 2 ساڵە بنوێ زڵم و زۆرداریەدا بوون. داعش هەمی عالمیان زەرەر کرد معانات بوو خواردن نەبوو شۆر نەبوو دنیا تەنگ بوو تەنگ لە سەرمە زانی چاوەیە یعنی ئێکی بچیت مسێل بێژن ها چی شۆرتەیە مسێل ئێک هات لە گوند بێژ ها چی شۆرتەیە لە گوند کەس دەرناچی لە دەرگی خۆی لە خانی خۆی ئێمە دانیشتین تەڵقەدان لێدان سەرێمە. کاتێک لە ژێر دەستی تیرۆرستانی داعشدا بووین ژیانمان زۆر ناخۆش بوو. تیرۆرستان بە هیچ شێوەیەک ڕێگەیان نەدەدا سوود لە خزمەتگوزارەکانی نەخۆشخانەکان ببینین لەبەرەوەی هەموو شتێک تەنها بۆ خۆیان قۆڕخ کرابوو. زۆر بەتوندی مامەڵەیان لەگەڵدا دەکردین کاتێک داوای شتێکت بکردایە بە لێدان دەیان بردیت بۆ شوێنێکی نادیار و بێسەر و شوێنیان دەکرد. چەند کەسێکی نێو خانەوادەکەم بێسەر و شوێنە لەبەرەوەی داوای چەند دەرمانێکیان کردبوو. هەموو کات دەڵێن دەرمان و پێداویستی بۆ هاوڵاتی نییە. تیرۆرستانی داعش هیچ بەهایەک بۆ مرۆڤایەتی و بۆ ئاین دانانێن هەموو کەسێک دەچەوسێن. سزادان لەسەر نێرنیا تلڤیزیۆنی و هەبوونا تەلەفۆن و کێشانە جگەرە و وەکو ئەف ئاوارەت بێژن هەموو ژیانەوان سزا و لێدانە جەڵدا بوون دبن دەستێ داعشدا و نەهال کەمپا زیلکان ئاوارە بینە و دبێژن ئەم قەت وان 2 ساڵن نەخۆش ژبیر ناکەین. شیروان خدر، کورسات نیوز، کەمپا زیلکان.